عبا كلي لكنا عبا دورة السرتيفاتها ما مصدر تو علي ورا هسه ما مصدر دورة كافية دورة
ورا فين
بري. عليكم السلام ورحمة الله باش ما مستر. والله لجيش ما مستر خير. نا والله هترشوين يا بابا مستر. والله أسامة اللي يندير بس أسامة اللي كيستمالي يندير. والله يا وزبي بدي أولي يندير على برزقية كنا بخد برو تجيبها أو لو دراتشش. لا صرت سامة مستر صرت سامة. كام لغة واسمة السلام عليكم. وش عاد زين؟
خلاص هو عايش السلام.
والله زاخوني أولاد زيان سبيك أولاد زاكوي زيان زاكوي صح زاكوي زيان
بله سلامت یاخوا کابرا حسين چی تێن دەوێت نیشتەکەی لێدانیا مامۆستامانش تەلەفۆن لێکردم گوتی کامل گەمان دێتی گوتم لە خزمەت داوە کاوت لەکوێی ئەوە تلواتیەوە لێرێ يلا يلا دي تساعدني تساعدني
ذاك في صلاح الدين وذاك في الجيان. يونس بابا احنا لاعبين نادينا ولا انت نبي رياضيين بله سلامتی سایه ولیم ده سایه ولیم ما
Göme he. Alo.
والله بزبدك Kom kan hem. Ik laat hem uitstrom. Huh? You see? Naast je wel.
Penalti biar. Depois gol Luiz. Você vê, galera.
عاوني مصر جان فلسطين. سيفيكا سور ذاك إصلاح الدين. يوسف هادي يا يوسف عندك مستوى بعد مستوى عندك مستوى بس احتفاظ بالمستوى
Брат. الله ما يجبرني هذا مالك سابيك لا
باشە الله مساء سۆرەکان خۆزانگو جیان وەزۆ نایجیان وەرچێ سێک پارکەرا زاکۆی جیا سێخوادە سێ بە دووە ئەوی نایجیان بدیم ئەوە لای جیابی ئاوێرارە سپەکان سێ گۆلیان پارکە چێ دەگری بدەمە حوسێنی وڵی سۆرەکان هەمیان دەناسم مەقسەدم ئەستا ئامانجی وەردە پێی بدێ بزانە پێی بدێ زەحمەتە چکەوە ئاستەکەەوە پێی کێش ئاستەکە غسي خاڵیان بۆ پرسیاریان چ پێژێنەوە یەکەم گەمێ یەکەم گەمەیە هەردوو گەمە هەر فەرق یەکەم گەمەیانە دەستی خولە نوێیە خولە خولی پلە دووە سۆرەکان تازە دامەزرێنە فەرقیان نوێیە خۆ بەخۆی تەسوور ناکە لە هەناوی چێ لەگەرە بزانە عەبدوڵایە بەس بزان دەکاتە ڕاپۆرگیان وڵای زەحمەتە بکاتە ڕاپۆر هەواڵە خولی پلە دووە هەر بە کەچی هەواڵ عەبدوڵڵا حوسێن دەچنە فنان دوان ولدواني بوزان صورة تلفزيون داخل سێ بە دووە زاکۆ سلاحەت عليكم السلام ورحمة الله سيقو سێ بە دووە صلاح الدين في الهواء
Yaro. چه؟ ايه منزل السيكل فادت تجدي؟ كورة شخار بشوتي كم؟ کاپتنی سپیەکان وەرگرا منیش مامۆستاماتی بانگ دەکەم. قيسيوش بس مش هذا استدي دفع ما كفايه حسين جنيه معلوم بنالتي والله بنالتي بنالتي تنرجيني ده في بنسوني بصورة كاملة درس كان وريد أو سامز بان مدرب يعني أقول إيش مدرب كابتن أو كذا بطل السورتي
vou vir da frente. Deleda. Ele var. ايش خلاص بي سيدة شيء اضافي إضافي ده
بڵێ چی تێگەمەی هەندرێنە بەێستا بەخراتی کەناڵەکەتانە کەم دەستخۆشتان لێکم دەبەتسانی ئەو سێ خاڵال بۆمە زۆر گرنگ بوو یەکەم یاریمان بوو هەتا دات دێناکە شوای دەوری جەوە کەش گەرمە بەڵام بەسێنانی سێ خاڵ قۆناغشت نزیکمانەکاتەوە بۆ سەرکەوتن قۆناغی داهاتوو بەستانی سێ خاڵ بۆ ئمە گرنگ بوو بەرزکردنەوە وەریاری زانان بوو دڵخۆشکردنی تەوا دەستی ڕاهێنەر و کارجێڕ و سەرۆک نادی هەمان بوو لە ڕوو یاریکردنەوە دەرفەت یاریشی باشمان کە بەڕاستی دەرفەتشمان لە دەستدا قسمەتی خوای بوو ئەنجامە کەشمان باش بوو چار بەدوو بوو بەڵامی تریاریە تیبی بەرامبەر دەستخۆشیان لێکم تیبە چخاون ڕەوشت بوون ئاسش باشیان پێش کرد ئەما زمانەوەی بگەین بە خۆلی پێکی کوردستان بەڕاستی ئینشاڵە متمانشمان بەخۆی پشت بە خوددا ئینشاڵە سەرەکەوین و یاریزانوریان زۆر بەرزە پشتیوان بە خوددا باشتر خۆمانەمە دەکەمە قۆناغی داهاتوو پێشی بەخێر بێن خۆی لە وەرزش وایە گەر بێت و هەڵەکان نەقۆزیەوە لەلایش ئەمانجت خراپ دەبی ئەمەش هەندێک هەڵی بەرگریمان هەبوو ئەوانیش دەبی لە بۆ گەمەیدا بێت چارەسەرکەین و تاوەڕەندەمانەیە هەرێ وڵا خۆی یەکەم یاریش قورسا و گەرمە ینی ڕاستە لە هەردوو لاوەکەیە کە بەڵام دەبی ڕابێ لە بۆ گەمەکانی کەش ئینشاءالله تاویز دەکەینەوە و مشکلەمان نامینێ وڵی ئامانزمان لە بیدایەتەوە ئەمە شەر بۆ ئامانجە داخل بووین کەەوە سەرکەوتوو بین تەوان خۆ لە بۆی نهاتینە بەسراوەستین بەسەوە ئەوەندەیە تۆپی پێش وایە گەر بێت و گۆڵ نەکەی گۆڵ دەخۆی ئەو سپاس زۆر بەخێر